کارمەندێکی یەکجار زۆرمان خانەنشین بووە لە ماوەی ساڵی ڕابردوو تاوەکە ئێستا قسەی لە دەکەوێت تا 2025 و 2026 69 کەسمان خانەنشین بووە. ئەوەش وای لێ هاتووە کە ئەو بیر و پرۆژانەی کە لە ڕێگەی میراوەکانەوە کاریان پێ دەکرێت یان ئەوانەی کە خانەنشین بوو نەتوانین جێگاکانیان پڕکەینەوە. ساڵی ڕابردوو لە زۆربەی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان گرفتی کەماوی هەبوو. ئەم ساڵ ئەم گرفتە کۆتایی هاتووە، بەڵام بەڕێوەبەراتی دابەشکردنی ئاو لە دەڤەری ڕاپەڕین گرفتێکی دیکەی ڕوبەڕووبەتەوە، ئەویش گرفتی نەبوونی میراوە بۆ ئەوی ئاو دابشکات بەسەر ماڵاندا. من میوانداری سەلام عومەر بەڕێوەبەری بەڕێوەبەراتی ئاوی ڕاپەڕینم کردووە بۆ ئەوی زانیاری زیاتری لێوەربگرن. کاک سەلام سڵاو لێبێ، چ گرفتێکتان بۆ دروست بۆ بەهۆی نەبوون یاخودکەمی میراو؟ طبعاً بەداخەوە بەهۆی خانەنشینبوونی ڕێژەی یەکجار زۆری کارمەندانمان لە ناویاندا میرا و کارپێکەری ترومپا کرێکارەکان شۆفێرەکان کارمەندێکی یەکجار زۆرمان خانەنشین بووە لە ماوەی ساڵی ڕابردوو تاوەکە ئێستا قسەی لە دەکەوێت تا 2025 و 2026 69 کەسمان خانەنشین بووە. ئەوەش وای لێ هاتووە کە ئەو بیر و پرۆژانەی کە لە ڕێگەی میراوەکانەوە کاریان پێ دەکرێت یان ئەوانەی کە خانەنشین بوو نەتوانین جێگاکانیان پڕکەینەوە. و لە ماوەی 10 ساڵی ڕابردووشدا بەکۆی گشتی نزیکەی 250 کەس خانەنشین بووە. ئەو 250 کەسێک کە خانەنشین بوون ناچار بووین بە کارمەندانێک کە خانەنشین نەبوون جێگاکانیان پڕ بکەینەوە. ئێستاش وای لێ هاتووە گەیشتوونە بنبەست کە ئەو 69 کەسە خانەنشین بۆ ناتوانین هیچ کارمەندێکەکەی لە هیچ شوێنێکیکە یان ئەرچی تری پێ بسپێرین لەبەرەوەی ئەو میرا و مشاغیلانەی کە هەمانن کارپێکەری بیرانە کارپێکەری پرۆژانەی کە هەمانن لە شەو ڕۆژێکدا نزیکی 15 ساعت ئیشێ دەکەن بە ئیمتیازێکی یەکجار زۆر کەمیش. واتە دایرەی ئەو لەسا و حکوومەتی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان کەمترین ئیمتیازیە کە ماگانەوەی باسییان دەکەین 350,000 دیناریانەوەتە لە چاو ئەو ئەرکە زۆرەی کە هەیەە و ئەو ئیمتیازاتی هەنەی یەکجار زۆر کەمە. بۆیە ئێستا کێشە و گیر و گرفتی یەکجار زۆرمان بۆ دروست بۆ لە هەندێک گەڕەکەکان لە سنووری ئیداری ڕاپەڕین لە ڕانیە لە حەجیاوە لە چوار قوڕنەش گەڕەکەکان ناچارن ئەوانەی کە پڕ ناکرێنەوە خۆبەخش بەکرێ بەگرن یان کەسێک خۆبەخش ئامادەیە کارەکەی بکە یان خۆیان ڕێک دەکەون وەکو لە ڕێگەی مختار و ئەوەکانەوە کە بتوانن بیر و پرۆژەکانیان کار پێ بکەن. ئەوەش شێوازێکی نەزانستیە و نەویستی ئێمەشە. ئێمە دەمانەوێت لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکان و نووسراویشمان کردو بۆ وەزارەتی شارەوانی بۆ ئەوی بتوانین ئەو خۆبەخشانەی هەن کە دابمەزرن لە جێ ئەوانەی کە خانەنشین دەبن بەداخەوە تا ئێستا ڕەزامەندی نەدراوە و لە ڕێگەی ئیداری ڕاپەڕینیشەوە هەوڵمانداوە نووسراو بکرێت بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆی بتوانین جێگای ئەو 69 کەسە پڕ بکەین و کێشەی دابەشکردنی ئاوی خواردنەوەمان بۆ دروست نەبێت. چونکە خۆتان دەزانن ئەو بیر و پرۆژانەی کە لە حکوومەتی هەرێم جێبەجیان دەکات و پێویستە حکوومەت خۆی سەرپەرشتی بکات. لەبەرەوەی ئێمە داهاتی ئەو وەردەگرین وەکو حکوومەت و جارێکش هاوڵاتی ڕەنگە ناچار بێت لە ڕێگەی بەکرێگرتنی میراو یان لە ڕێگەی بەکرێگرتنی مشاغیل و بەڕێکەوتنی خۆیان جارێکی ترپارێککردنەوە کە ئەوە ویستی ئێمەنێ و دەمانێت پرۆژەکان لەژێر کۆنتترۆلی ئێمە دابن و حکوومەت سەرپەرشتی ئەو پرۆژانە بکات و لە ڕووی پێدانی ئاوەوە.